خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانە ئەم شەو بەیەکەوە ڕەهەنتان پێشکەشەکەین. وەک ئەڵێم بەردێک لە دنیا کەوێتە خوارەوە ئیتر ئەبێ لە هەرێمی کوردستان هەستی پێ بکرێت. ئێستا شەڕە و وردە وردەش پریشی شەڕەکە دەوروبەری ئێمە نزیکترە بێتەوە. ماوەیەکی زۆرە ململانەیەکی زۆر لە نێوان بەهای دینار و دۆلار هەیە. هەندێک جار بە ئەوەی کە بەهای دۆلارە چێتە سەرەوە بەهای دینار دابەزێ کاریگەری لەسەر لە نیسکوونەوەکەوە تا ئاخیر شتەکە بۆ گیرفانی هاوڵاتیان بە تایبەت لە ئێستاە کە هاوڵاتی گیرفانی بەتاڵە و موچەژ نییە. بۆیە ئەمە وای کردووە کە هەمیشە هاوڵاتی چۆن چاوی لەسەر سیاسەت ئێستا چاوی لەسەر مەسەلەی بەهای دینار و دۆلاریش بێت. کاریگەری ئەم شەڕانە و کاریگەری دەستبادانی سیاسی و ململانەی سیاسی و هەڕەشەکانی داخستنی باڵیۆسخانەی ئەمریکا لە بەغدا چ کاریگەریەشیان لەسەر بەهای دینارە بێت بەرامبەر بە دۆلار، چ کاریگەریەشیان لەسەر ئایندەی ئابووری و گیرفانی هەریەک لە ئێمە بێت لە ئایندەدا لە عێراق وەرێمی کوردستانم شەو تاوتوێی ئەم بابەتاکەی بە میواندارێک لە بەڕێزان بەڕێز دکتۆر کاروان حەمەد ساڵح ئابووریناس و چاودێری سیاسی دکتۆر بەخێر بێ سپاس بۆ بەڕێستان هەروە لاولێر بەڕێز هەرێم ڕێبوار شارەزا لە بازاڕی دراوەکە خەزیەکان سپاس بۆ بەڕێزیشان بڕیارەکەمیشتر ئامادە بێت و لەگەڵ هەردوو پەیامنێرمان کاکە ڕەنجە لە هەولێر و کاکە ئەمیر لە سلێمانی گفتوگۆکەین. سەرتا لەگەڵ دکتۆر گفتوگۆکەین. دکتۆر کاریگەری ئەو شەڕانە ئەو شەڕ سیاست دەستبادان بۆ گەیشتۆتە بازاڕی دراوەکانیان بازاڕی کۆترێ بازاڕی دۆلارەکە. سپاس بۆ جەنابەت بەناوی خۆی گەورە. لە ڕاستیا من تقریبەن هەر لە سەرەتای یەکەم دەستپێکی شەڕەکە لە شوێنی تر ئاماژەمان بەوە کرد کە ئەم شەڕە شەڕێک نییە بە تەنها پەیوەست بێ بە دوو ناوچەی جیاوازەوە، بەڵکو ئەمە شەڕێکە لە حەوشەی ماڵی ئەوروپا و ئەمریکا کە دروست کراوە و ڕاستە لە شەڕقی ئەوسەط هەیە، بەس لە حەوشەی ئەوانەیە لە بەرامبەر ئەو شەڕێکە لە حەوشەی بلۆکی سین و رووسیا و ئێرانە بەرپا کراوە. زیاتر بۆ سەرقاڵکردنی یەکە بۆ بەکارهێنانی کارتە بەرامبەر یەک و لەگەڵیشە ئەوەی کە قوربانی ئەبینی خەڵکی سیڤیل و خەڵکی مافخورا و ئەوە کە ئەوە پرسێکی تری هەیە کە ڕەهەندێکی تری ئینسانی و تەنانەت ئایدۆلۆژی و دینیشی هەیە. ئاماژەمان بەوە کردووە بەڵێ ئەم هەر پێش ئەوەی کە هجووم کرد لەسەر دوو فڕۆکەخانی سووریا ئاماژەمان بەوە کرد کە ئەم شەڕە گوازێتەوە بۆ سووریا، بەڵام تا ئێستا بۆ ناگوازێتەوە بۆ لوبناان و لەوێەوە شەڕەکە قورستر بێتەوە لەبەرەوەی کە هەتا ئێستا بۆ نمونە جهەتی ئیسرائیل هێشتا نایەوێت ئەو شەڕە فراوان بێ و لە قووەی خۆی 100% تووشی شۆکێک بووە لە بەرامبەریشە لوبناان هەیە حیزبوڵڵاه هەیە ناتوانێت قەرارێکی بەرفراوانکە و لەگەڵیشە هەندێک لە وڵاتان بە تایبەت ئەمریکا وڵاتانی تر ئامۆژگاریەکەن کە جەبهەکە بەو جۆرە لێ نەکات. ئەگەر درێژە بخایەنێت یان با بڵێن پریشکەکانی زیاتر بێ بە دڵنیاییەوە بە ئاسانترەگاتە عێراق لە بەرەوەی عێراق وڵاتێکە کە ئێرانی تایە هەیمەنی ئەمریکای تایە کە هەردوو بەرەکەن و عێراقیش هاوسنوورە لەگەڵ سووریاوە لەوێەوە بۆ ئەو خەتەی کە چەندین ساڵ بەڵێ هەموو ئەم هاوکێشەی ئەوەی کە ئێستا تەسیری هەیە ڕووداوە سیاسەکانە لە دوورەوە وەزائیدەن هەواڵە سیاسەکانە و ترسی گواستنەوەی ئەم پریشکەیە بۆ ئێرە و ئەوەشی کە تەسیرەکە جارێکی تر بەهۆی ئەم شەڕەوە تێکچوونی پەیوەندی عێراق و ئەمریکایە. لە ئێستا عێراق زۆر ئەوێ خۆی لەمە بپارێزێت، ئەوێ خۆی لەم وەکو بڵێ لەم پێکدادانە بپارێزێت لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دیبلۆماسی، چونکە عێراق لە ئێستاە بەپێ ئەو بەرنامەی هەیەی بۆ 2014 کاکزانە کە نیازی وایە کە لە ناوخۆیان مامەڵەی 2024 مامەڵەی دراو بە دینە بگوازێتەوە بۆ دینار لە دۆلارەوە تەنە حواڵە نەبێت بۆ بەهێزکردیندار ئەل لێرە پێویستی بە پشتیوانێکی زۆری ئەمریکایە بۆ ئەو هەنگاوە لەبەر ئەوەی حەزەکەم لە بەرنامەکەی تۆ تایبەتە هەنێ معلومات بۆی هاوڵاتیانیش بەرچاوڕوون بن لێرەوە سەرئێنەوە ئەو هەنگاوەی عێراق
کە پەیوەندی بە پەیوەندی خۆیەوە هەیە لە ڕووی دیبلۆماسیەوە لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی دارایی و ئابوووریەوە لەگەڵ حکوومەتی عێراقیە لە حکوومەتی ئەمریکا. ئەمریکا بە نزیکی ساڵانە 10 ملیار دلار ڕەوانەی عێراقەکات لە بانقی نیویۆرکەوە باشە لە بەرامبەر ئەو نوتی کە ئەفرۆشێ. ئەم پارە کە حواڵە ئەکرێ بەپێی زۆرێک لە زانیاریەکان لە 150 ئەم پارە تەهریب بکرێ بۆ ڕێگەگرتن بەڵێ تا ئێسش بە ئەنواع جۆر ینی کاکزانە فرتوفێڵی وای تیاکرێ حەل لەو ڕێکارانەی کە حکوومەتی ناوەندی بۆ مامەڵەکردن لەگەڵ بازرگانەکانە هەیەی ینی شتی زۆر سیر و سەمەرە کە بەداخەوە حکوومەتی عێراقی احتیاتی نەکردووە کە چۆن ڕێگە لەو بۆشایانە بگرێ. ئەو 10 ملیار دلارە کە ساڵانە دێت تقریبان 10 ملیار دلارە لە 150 تەهریب بکرێ بە نزیکەی ئەو لەس بۆ بە حسابی خۆی عێراقی بۆ ڕێگەگرتن لەو تەهریبە مامەڵەی ناوخۆیی بک بە دینار. بەس ئایا ئەمە لە ڕووی سیاسی و تا چەند بۆی دەرئەدا ئایا ئێران ڕازیە ئایا ئەمریکا ڕازیە وەزائیدەن ئایا ئەم شەڕە چ تەسیرێکیە لەگەڵ ڕێخۆشکردن بۆ ئەو ڕێکەوتنە چکە ڕێکەوتن لەسەر دیناری عێراقی یان با بڵێن دۆلاری ئەمریکی پێشتر پێویستی بە ڕێکەوتنێکی سیاسی هەیە ڕێکەوتنێکی ئابووری هەیە. ئەمریکا تا ئێستا هاوکاری عێراق بۆەوە ئێرانی ژویستوێتی سەر ئێشەی زۆر بۆ عێراق دروست نەکە ڕاست و ڕەوان بۆ لەبەرەوەی لە مەسلحەتی هیچیان نییە ئەگەر عێراق وڵاتێکی تر وایە سووریا وایە وڵاتێکی تر وایە زۆر بە ئاسایی دەست بەدارێ بوون بەس نە ئێران ئێوێ عێراق بکەوێت نە ئەمریکا ژێوێ بکەوێت بەڵام قۆڵبادانێکی یەکتریە چونکە هەم ئێران نایەوێت عێراق بکەوێت بەسەریا بیژێنێت چونکە ئەو سەرچاوەیەکی باشە لە ڕووی ساقکردنەوەی کاڵاوە بۆ خۆی و ئەمریکاش نایەوێت ئەم ناوچەیە گرژی توش بێ یان عێراق بە تەواوەتی بکاتە کۆشی ئێرانەوە هەتا ئێستا هەردووکیان بۆ جۆرە یاریەکە بۆی تەهریب لەم ئەم پارەکەم کاتەوە بڕیاریەوە 2024 مامەڵی دراوەکان لە ناوخوا بە دینار ئەڕۆ ئەمە بەپێی و معلوماتانی کە من هەمە ئەم بڕیارە ئەگەر صحیحیش بێ ئەگەر جێبەجێش بکرێ مدەیەکی پێچێت کە عێراق پێویستەکە تەکلیفەی دارایی یان بڵێن تێچوون زەرەری ئەو بڕیارە بدا لە ڕووی داراییەوە حکوومەت ئەیدایان هاوڵات حکوومەت ئەیدا و لەگەڵی شەشۆڕە بێتەوە بۆ ناو هاوڵاتیان و بەپێی زانیاریەکان حکوومەتی عێراق و بانکی مرزکەزی بۆ بڕیارێکی وە بەلایەن و ئاساییە گەڵا تا 170 سەرتریش بڕوە بەڵام بەمەرجە بتوان بڕیارەکە بن و بۆ مدەی 6 مانگ ئەم بڕیارە بەم جۆرە بڕوات ئازاری هەبێت بەڵام بتوانن کۆنتترۆلی بکەن و دان بەخۆیانە بگرن و ئەو بڕیارە ڕنگدانەوەی خۆی لەناو عێراقا جێبەجێ دواتر چی ڕوادا ئیتر دواتر ئەگەر ئەو بڕیارە بە سەلامەتی دەرچوو و ئەمریکا سەر ئێشەی دروست نەکرد و ئێرانی ژاوکاری عێراقی کرد بە هێواشی تەسیرە خراپەکانی کەمە بێتەوە تەسیرە باشەکانی دەرەکەون بەڵام ناتوانین بڵێن کە ئەمە تەهریبی دۆلاری عێراقی دۆلاری ئەمریکی لە عێراقا کەمەکاتەوە چونکە ئێمە ئەمیستا شەڕەکە هەموو لەسەر ئەو تەهریبەیە آخر تهریبەکە ڕەبتی بە سزای ئەمریکا هەیە لەسەر ئێران هەنێ وڵات زۆر پەیوەندی بە پرسێکی ئەمنی سەربازی هەواڵگری سیاسیشەوە هەیە زۆر باشە ئەرجو پەیامنێرمان لە هەولێر و سلێمانی وەرەگرین کاک ڕەنجە لە هەولێر ڕەنجە سڵاوت لێبێ ئێستا بەڵێ ئەمیریش لە سلێمانی کاکە ڕەنج لای تۆ بەهای دۆلاریان کۆوترێن لە بازارە نرخی دۆلار بە چەند ئێستا وەگەر زانیاری مامتەیتێ لەسەر بەرزی و نزمیەکانی بای دۆلار تۆ زوو ئەچیتەوە بازارە وەگەر میوانێکی لای تۆ هەبێ گفتوگۆی لەگەڵ بکەیت باس دەکەم زانە ئێستا لەو کاتەیە $100 لە بەرامبەر 161,000 و کڕینەوە 161,250 فرۆشتنەوەتە لە تەنها 250 فەرقا ئەم کڕین و فرۆشتنەی بەهای دینار لە بەرامبەر دۆلار لە دوێنێەوە کە بازار داخراوە کە پێنجشەممە بازاردا دەخرێتن بۆ ئێستاکە کەمتر لە 250 بۆ 500 بەرزی و نزمی لە بەهای دینار لە بەرامبەر دۆلارەوە ئەم بەرز و نزمەش زیاتر پەیوەندی بە ئەم بازرگانەکان هەم نووسنگەکانی گۆڕینەوەی دراو هەیە واتە گۆڕانکاریەکان لە دوێنێەوە بۆ ئەمڕۆ کەمتر بۆ لە 1000 دینار بۆیە ئەم گۆڕانکاریانە بە بەردەوام لە بەهای دینار و دۆلار هەر هەبووە لە ڕۆژانی ئاساییشە بووە و پێش ئەوەی گۆڕانکاری لە بەهای دینار لە بەرامبەر دۆلاریش بێ ئەم مامەڵەیە لە بازاردا هەرە بووە زانە ئەوەی هەیە تایبەت بە
بەهای دینار لە بەرامبەر دۆلار زیاتر لەو ڕۆژانەی کە بانقی ناوەندی بڕە دۆلارەکەی خۆی دەخاتە بازارەوە ئەو ڕۆژانە زیاتر بەرزی و نزمی زیاتر لە دینار و دۆلار دەبێتن بەڵام لە ڕۆژوانی پشوو کە ئەمڕۆ هەینیە پشووە و بەیانی بە هەمان شێوە بانقی ناوەندی نیە کەمتر گۆڕانکاری ڕووداتن ئەگەر بانقی ناوەندی خۆی سەبەبێک لێدوانێک بەڵێ زۆر جار لێدوانێک لە بەرپرسانی عراق بە تایبەتی لە بانکی ناوەندی ئەوانە گۆڕانکاری چەند هزارێک دروست دەکەوە زۆر جار بینیمانە بە تایبەتی ئەمە کە هاتوین بۆ ڕووماڵکردنی گۆڕانکاریەکانی دینار و دلار بینیمانە بە یەک لێدوانی بەرپرسانی عراق چەند هزارێک سەرکەوتۆ یاخود دابەزیوە بە درنگانێکی شەو ئەمە ژوا دەکاتن ئەو کەسانێک کە کاری کڕین و فرۆشتنی دۆلار دەکەن زۆرترین دۆلار و یاخود زۆرترین پارەکانیان بگۆڕنەوە بۆیە لەم کاتاندا ناجێگیریەکی زیاتر ڕوودەداتن و کڕین و فرۆشتنەکان زیاتر دەبێت زانە لەگەڵ هەر بەرزبوونەوە و نزمبوونەوەیەکی دینار و دۆلار ینی ناجێگیرێکی وا دروست دەبێت و گۆڕانکاریەکان بە شێوەیەک دەبێتن کە خواستیش لەسەر هەماردوو لە دینارەکە و دۆلارەکە زیاتر دەبێت تا دۆلار بەرزتر دەبێتەوە خەڵک زیاتر دۆلار دەکرێتن وەک ئەوەی کە هەموو جارێ وتەبێژی وازاری دۆلارەکە بە ئێمە دەڵێ خەڵک دۆلار دەکرێتن بۆی چاوەڕوانی ئەوەی دەکاتن کە چەند هەزارێکی تر بەرز بێتەوە بۆ فرۆشتنەوەی دواتر بەهام پێوچوانەشەوە بۆیە ئەم گۆڕانکاریە دەتوانم بڵم لە مانگی ڕابردوو کە یەک جارگەیشتەوە 150 بە بەردەوام لە 160 بۆ 161 ئەندێک جاریش دەگاتە 162 ئەمە تایبەتە بە نووسنگەکانی هەولێر بەڵام ئێستا لەم دەقەیە $100 لە بەرامبەر 161 و 161 و 250 کڕین و فرۆشتنە. بەڵێ ڕەنجە سوپاس بۆ تۆ سوپاس بۆ زانیارەکانت کاگەمیر سڵاو لێبێ لای تۆ چی هەیە لە سلێمانی نرخیان بەهای دۆلار چەندە بەرامبەر بە دیناری عراقی ئەو بەرزون زمێ بەردەوامانە هۆکارەکەی چیەوەکەوەی کاکڕنجاڵێکە هەر ڕۆژێک بانقی مرکزی کە لێ دوانێگە درێ یاخۆت پارەیەک ئەخاتە بازارەوە ئەوە زیاتر بازار گەرم و گوڕی تیا دروست دەکات. زانە هەڵبەت ئەو جیاوازیانی کە هەیە لە چاو هەولێر راشتێکی وا جیاوازی نیە ئێستا وەک لە پشتی منەوە دیارە 161,100 دینار بەرامبەرە بە $100 ئەمریکی هەڵبەت وەکو پێشتریش ڕەنجە باسی کرد ئەمڕۆ سبەی نێژبانکی ناوەندی عێراق هیچ بڕە پارەیەک بۆ حواڵە وەرا بۆ کاشیش ناکاتە بازارەوە باتە ڕۆژانی هەینی و ڕۆژانی شەمە ئەمە شاڕادێک جێگیریەک لە بەهای دۆلار بەرامبەر دیینارە دروست دەکا بەڵام چەند هەفتەیەکە گۆڕانکاری هەیە بەڵام گۆڕانکاریەکان لە چاو پێشودرا شتێکی ئەو تۆ زۆر نین لە 150,000ەوە دەستی پێکردووە بەرزەبەوە تا ڕادێک نزمەبەوە بەڵام لە ئێستادا تقریبان لە 161,000 بۆ 162,000 ڕۆژانە جێگیرە هەرچەندە ئەمە لە ئاستی چاوەڕوانەکانی خەڵکدا نەبوو سەرەتا ئەو بانگەشانی کە بانکی ناوەندی بۆ هێنانە خوارەوەی بەهای دۆلاری یەکرد یاخۆ بڵێن بەرزکردنەوەی بەهای دیناری کرد کە ئەو بوو کە بیگەڕێنێتەوە بۆ سعری یاخود نرخی بانکی ناوەندی کۆمەڵێک ڕێکاری تایبەتی لەو بابەتە گرتە بەر بەڵام تاوەکو ئێستا دەبینین هەر ناجێگیری بەردەوامە من پێم وا بێت دوو ڕۆژ نەمەوە پێشدانێ و بازاری وشکە فرۆشانی شاری سلێمانیش ڕاستەوخۆیەکم کرد کە باسم لەوە کرد بزانم دەڵاتچونم کە لەسەر بابەتی کە بزانم ئایا ئەمە کاریگەری هەیە باش ئەمیر ئەگەڕێنەوە وڵات ئەمیر دەنگت باش ناگاتە لای ئێمە ئەمیرە گەڕێنەوە وڵات کاک دکتۆر کاروانیانی ئەمەی کەوتت مەسەرەن جوان هاوچێشەکەت باس کرد ئێستا چێشەکە تەنها تەهریبەکەیە یان مەسەلەن ئێمە سەیری تومەنی ئێرانی کە سەیری لیرەی تورکی بکە لیرەی سووری و لوبنانی بکەی هەمووی ینی زۆرە عراق لەو نێوەندە ماوەتەوە خەڵک زۆر ئەترسێ ئەمە ڕوو ئەدا جەنگەکە هاوچێشەکە ئەوەی کەوتت تا ڕادێک دڵخۆشکەر بوو مەسەلەن هەم هەوڵەکە هەمیش چ ئەمریکا و چ ئێرانیش نیانەوە عراق بە تەواتی بکەوێت ئەمە چی ڕوو ئەدا لەوەی کرد خۆی تا ئەسەکە ئێران و ئەمریکا نیانێشت عراق بکەوێت ئەو کارەکەی ڕوونە و زۆر درێژەی پێنەین بەڵام ئەوەی کە ئەم ویستی ئەمان هەزەی تێ بکات ئەم شەڕەیە کە هیواداری وەکو بڵێ پرشکی نەگاتە ئێمە و بە زووترین کات جانی ئەو خەڵکە پارێزراو بێت و کۆتایی بێت و لەبەرەوەی کە ئەو جەنگە بێت کە جەنگ هات ئەو بەرژەوەندیەکانی خۆیان لەسەر هەموو بەرژەوەندیەکەوەیە و لەوانەیە ئەو کاتە تێکچوونی ئەم دوانە لە عێراقا زیاتر گۆمەکە قوڵترکا بۆ هەوڵەتانی عێراقی لەو کاتەیە کە کاتێکە بەرژەوەندێکی گەورەتریان لە عێراقا بێ ئامادەن عێراقکەنە قوربانی بەڵام لە ئێستایە تا پێش ئەم شەڕێژ لە عێراقا یان بەرژەوەندێکی گەورەتریان لە عێراق نەدۆزیوەتەوە
بۆ ئەوەی بیکەنە کارتێک بەکاری بێن بەرامبەر یەک و بیکەنە قوربانیەکیان هەردووکیان کارتێکی بەهێزەوە بەردەوام ئەم کارتە بەکار بێنن نەک بیسووتێنن بەس وە گوتم ئەگەر شەڕەکە فراوان بێت و وە گوتمان سووریەش کرا بە قوربانی تەنانەت خەڵک وا ئەزانێت سووریا مۆزوعی دیکتاتۆریەت و ئەمە نەبووە بۆری غازی رووسیا کە ئەچێتە ئەوروپا ئەگەر سووریا بگیرایە لە ڕێی وڵاتانی غازی خلیج لە ڕێی سووریاوانی مۆزوعەکە نەوت و غازە جا قسەیەکی خۆش بۆ بکە فەڕەنسیەکان ئەڵەن جارانیان کاتێک مافی ئافرەت و ئەوە نەبوو ئەیان و هەر کێشەیەک دروست بوو ئەوە بۆ هەر لە عالەمە هەر کێشەیە دروست سەرەداوەکەی ئەوەیە بەس کە دنیا پێشکەوتو ئەوە ئێستا ئەڵەن هەر کێشەیە لە عالەما دروست بووە و دروستە بێ بڕۆن بە دوای سەرەداوەکەی بگەڕێن کۆتاییەکەی نەوتە جا بۆچی سوورەم بە نمونە هێناوە عێراقیش بە هەمان شێوە تا ئێستا بەرژەوەندیان لە نەوتەکەیەتی لە پارەکەیەتی لە 40 ملیۆن هاوڵاتیە بەکاربەرە بۆ بازاڕی ئەم وڵاتانە بۆ تورکیا بۆ ئێران بۆ ئەو وڵاتانە ئەوەی کە وا کە عێراق پارێزراوە بێ پێویستە بە مامەڵەیەکی سیاسی دیبلۆماسی سوودانی و حکوومەتی عێراقی لەم پرسەیە کە چۆن بتوانێت ئەم شوێنە نەکاتە یەکلاکردنەوەی معرەکە ئەتوانێت بیکاتە کۆتایی هێنان یان با بڵێن شوێنی دانوستانی لایەنە ناکۆکەکان ڕێک ئەبێ سۆڕەکە بگۆڕێ ئەمە هەنێ لە وڵاتانی عێراقی زۆر عەربی زۆر بە لێزانانە ئەماکەن عومانێکێکە لە وڵاتانە بەم هەموو بچووکیە هیچی نییە کۆمەڵشتی هەیەیان لە ڕوخسادیۆ بەڵام سیرەکەی فەڕەنسا و وڵاتێکی وەکو وڵاتێکی بەهێز ئەچن لە وڵاتەکەەوە بنەوە ئاشتەوای ڕاگەن عێراق بێ ئەم استراتیژی هەبێ ئەگەر نابێ هەمیشە خەڵکەکەی لەم قەلەقیا بێ بینە سەر ئەوەی کە ئەمە لە ڕووی سیاسەوە لە ڕووی اقتصادی لە ڕووی داراییشەوە ئەم هەنگاوەی 2024 ئێستا کە دۆلار تۆزێ بەرزە بێتەوە ئەم هەواڵە تقریبان زیاد لە 2 هەفتەیشە هەیە بەڵام ئێستا کە بۆ بەجددیاتێ قەلەقێکی لا خەڵک دروست کردووە لە بازارە کڕین و فرۆشن تەڵەب و عەرز ئەمە پێوتە دەستی شاراوە لە اقتصادە پێوتە دەستی شاراوە ئەم دەسە شاراوە مەبەست دەستێکی بەرجەستە نییە قەرارێکی شاراوەیە لە بینی نەفسی و تاجیرە لەو خەمە گەڵا نافرۆشت بەرزە بێت کە نایفرۆشتە گەڵا لە بازارەکەمەکە هەر ئەم تاجیرە لە بانقێکی ڕسمی گەڵای وەرگرتووە باشە لە بەرامبەر دینارە بەس خۆ حکوومەتی عێراقی منەڵە تەسلیم کردووە بەس ئەم نایفرۆشە یعنی سێریکە پرسیارەکەوەیە کاتێک کە خستنە ڕووی ڕسمی کە نزیکی سەروی 280 ملیۆن قراوەتە ڕوو ئەمڕۆ خستنە ڕووی ڕسمیەکە باشە بەس خستنە ڕووی ناڕسمی لە ڕێی تاجیرەکانەوە دەسە شاراوەکەی نایخەنە بازار لێرەوە سێرەکەی باشە چۆن بانقی ناودێ و پارێ خستە بازار ئەمڕۆ گەڵا ئەو نەبەرزبێتەوە ئەوە قسەکەی کاروانەکە لە بۆچی تا بانقی کاروانی مۆنتێر بەڵێ کاروان دەرێنێت ئەڵێ بۆچی کە بانقی مرکزی ئەلەوەندە پارەم خستە بازارەوە ئەو ڕۆژ لەم ڕۆژە زیاتر دۆلار کاروانەکە لەو شتانە زانە لە کاروان بۆ بە سیاسی ئەوەندە تابعی بەرنامە بەسەکە لە چیایە کە بەڵێ ئەوە لە ڕووی ڕسمی کە ئیخەنە بازار بەس دەستێکی ترێ دەستی شاراوەیە کە ئەمانە لە بازارە مامەڵە بم دۆلار ئەمەیە کە نایخەنە بازارەوە بەهایەکی تر دیاری ئەکا بۆ دۆلار ئەگەر چی بانقی ناوەندی ئێستا بەم ئەوێ خەڵکی هەور کاتەوە کە ئێ مامەڵە بە دینارەکەین لە ناوخۆیە و هەموو مامەڵەکانەکەین بە دینار ئەمە بۆچی لە چەند ڕێکە بۆ عێراق قرسە یەکەم پەیوەستە بە ڕێکەوتنی عێراق و ئەمریکا دووهەم ئایا تا چەند ئەمە زەمانی تەهریبی پارەیەکە تا چەند ئەمە بەرژەوەندی ئێران ناخاتە مەترسی چوارەم لێرەوە هەچەند ئێران بۆ مامەڵەی دۆلار پێخۆشە بە دینار بکرێ بەڵام ئەگەر عێراق بە جددی بێ تەهریبی پارە بکرێ خاڵێکی تر کە زۆر گرنگە عێراق لە سەدانەوەی پشت بە نەوتە ئەبەست باشە ئەی بەرهەمی ناوخۆیی تۆ بۆ جۆرە نییە تا جگە لە نەوت لە شوێنی ترەوە دۆلارت بەدەستخا لە کاتێکا تۆ چەندەها شەریکاتی نێودەوڵەتی هەیە سەری کاکزانە چەندەها شەریکاتی نێودەوڵەتی ئیشەکەن بۆ حکوومەت باشە ئێمانە دۆلار حواڵاکەن بە دۆلار و مامەڵاکەن بەڵام ئەمە چەند سوودێکیشی هەیە یەکی لە سوودەکان ئەوەیە مامەڵەی دۆلار بەڕەسمی مامەڵەی دۆلار ئەخاتەوە دەستگا ڕسمیەکانی حکوومەتی عێراق بە دۆلار من و تۆ مامەڵە بە دینارەوەکەین پارە ڕسمیەکە عوملە قورسەکان ئەچێتەوە لای دەوڵەت پرسیارێکێکە ئەوترێ ئەو ڕۆژانەی کە بانقی مرکزی ئەڵێ من ئەوەندە دۆلارم خستە بازارەوە ڕاستەخۆ گاتە بازارەکان هەرێمی کوردستان بەڵام دوای ئەو وەڵام دەیتەوە کاک ئەمیر وەرەگرمەوە
ئەمیر دەنگت باش نەگەیشتە لای ئێمە ینی توێت زانیاری زیاتر مام جێ چێ بە ئێمە و بینەرەکانم سوپاس دەکەم ئەو هەموو ڕقەمە سوورانە لە پشتی خۆت ڕیس کردووە لەمە پێشێ جێگەی مەترسی ئەو بەهای فرۆشتنی بەهای فرۆشتنی دلار بە 161400 بوو بەڵام لە کاتی پشڕانی ڕاستەخۆکەی ئێمە یا ڕاستەخۆ نرخەکە 100 دینار دابەزی واتە ئێستا بەهای فرۆشتنی دلار یەکسانە بە بەهای فرۆشتنی 100 دلار یەکسانە بە 161300 باشە ئەمیر کەواتە جارێکی تریش ئەمیر جارێکی تریژت پچڕێنین بەڵکو بێتە 159 نابێت وڵا خۆی ترەوەسەوە کامێرەوانەکە ئەڵێم هەر تاوە سەوتەکە لێبکەرەوە بۆی بەتەواتی دابەزێ بێتەوە سەعری بانکی ناوەندی جازانە ئێمە من حەزەکەم باسی ئەوە بکەم لە راپۆرتێکی وردی ئەمە باسمان لەوە کرد کە بەشێکی زۆری ئەو بازرگانیانی کە ئەکرێ بە تایبەتی وەک دەزانین عێراق و هەرێمی کوردستان وڵاتێکی هەناردەکەرەوەات بەشێکی زۆری ئەو کاڵایانی کە لەناو هەرێمی کوردستانە خود لەناو عێراقا هەن کاڵای هەناردن واتە کاڵانن کە لە دەروی وڵاتەوە هەناردەکراون بۆ وڵات و بەشی زۆری بازرگانەکانیش بازرگانی بچووکن و حکوومەتی عێراق جا من ئەمە باسی یەک کارت بۆکەم بۆی کە ڕێگرە لەوەی کە بەهای دینار بەرزبوونەوە بەخۆی بینیا خودم ناجێگیرە دروست بێ بازرگانە بچکۆلەکان کە لە نزیکەی لە 165 بۆ هەفتای بازرگانی عێراق پێکەهێنن ئێمە لە راپۆرتێکی وردا باسمان لەوە کرد کە ئەو دۆلارایی کە ڕۆژانە بانکی ناوەندی وەکو کاژێ خاتە بازارەوە بەشیان بازرگانە بچووکانە ناکە ڕاستەخۆ ئەو دۆلارە پێویستەکە ئەوانی کە حواڵەکاری دراون یاخود ئاڵوگۆڕکاری دراون ڕاستەخۆ لە دەیدەنە دەست ئەو بازرگانە بچکۆلانە بۆی مامەڵەکانی خۆیانی پێ ئەنجامدەن ئەمە ژواکە کە بڕی بەهای ینی خود دۆلار کەم بێتەوە لە نێو بازارڕەکانە کۆمەڵێک کۆکاری دیکەش زۆر هەن بۆ منە ئەو ڕێکارانی کە بانکی ناوەندی بەشێکی کە باسی کردو بەڵام تاوەکو ئێستا جێبەجێ نەکراون جا من لێرە میوانێکم هەیە بەڕستکان بۆتانم لەگەڵای ئەو یاریدەدەری بەڕێبەری یەکێک لە کۆمپانیەکانی ئاڵوگۆڕی دراوە کاک بۆتانەگەربیت ئێرۆ سپاس دەکەم باسی ئەوم بۆ بکەی چۆنە ئەم بارودۆخەی ئێستەی دۆلار بەردەوام ئاڵوگۆڕ بەردەوام ناجێگیری هەیە چۆنە ئێوە لە ناو بازاڕەکان باشتر ئاگاداری ئەو بارودۆخەن بەڵێ سڵاو لە بێ پێشەکی بە خێراتنتانەگەم من بۆتانە ئاوات یاریدەدەری بەڕێوەبەری گۆڵدن دۆلار لە ماوەی ڕابردووە ناچێگیرێکی زۆرە بۆ لە نرخی دۆلار بەرامبەر دینارە بەرزبوونەیەکی زۆری بە خۆیەوە بینیوە لە تاوەکو 162000 ڕۆی بەهای 100 دۆلار بەرامبەر بە دینار تا 162000 ڕۆی پاشان دابەزوو بە 1661 ئەوە ئاستەنگێکی زۆری دروستکەوە بۆ خەڵکی خەڵک زەرمەند بووە بە زۆرینەی خەڵک زەرمەند بوون لەو شتەدا و زۆری بازرگانەکان هەنێکی مایەپوز بوون لەو بەرزبوونەوەی دۆلارەدا ئەمیر ئەگەرە پرسیارەوە کۆمپانیا ئاڵوگۆڕی دراوتان هەیە بەڵێ ئەگەرە پرسیارە بکەیت کە و پارەی ڕۆژانە لە بانقی مرکزی ئەعلانەکرێ کە ئەخرێتە بازاڕەوە ئەگا بەدەستی کۆمپانیەکانی ئاڵوگۆڕی دراو زۆر باشە ڕۆژانە بانکی ناوەندی بڕێک بە دۆلارە خاتەنێ و بازاڕەکانەوە بەکاش ئەو بڕە ڕاستەخۆ گاتە دەستیەوە چۆن ئەگاتە دەستیەوە نەخێر بانکی ناوەندی بڕێکی کەمە خاتە ناو بازارەوە ئەویش بە نرخی 2000 ئەوە ڕێژەیەکی کەمەتەنا چەند کەسێکی کەم سوودمەند دەبن لێ و خەڵکانی تر پێویستە ڕوو لە بازاری ڕاش یاخود بڵێن بازاری دۆلار بکەن لە ناو شارەکاندا بۆ دەستکەوتنی دۆلار ئەوش بە لە کاتێکە خواست لەسەر دۆلار بەرزەبێتەوە و نرخی دۆلار بە گرانتر دەستیانەگەوێت زۆر باشە کۆمەڵێک ڕێکاری تایبەتی هەبوون کە بانکی ناوەندی بڕیاری لەسەرداون کە لە ماوەکانی داهاتوە بکەوێتە جێبەجێکردن و جێبەجێ نەکراوە جا لە کاتی جێبەجێکردنی ئەم ڕێکارانەیە ئێوە وەکو کۆمپانیەکانی ئاڵوگۆڕی دراو چۆن سوودمەند دەبن و هەروەها بەهای دینار چۆن سوودمەند دەبێت لەو بارودۆخە یاخود چۆن بەرز ئەبێتەوە ئایا ئەگاتەوە ئەو نرخی کە بانکی ناوەندی دیاری کردووە بەڵێ بانکی ناوەندی چەند ڕێکارێکی گرتوۆتە بەرەوانیش ڕێکارێکی زۆر باشن کەوا دەکە ئەگەر بەزەوەی هەمووی جێبەجێ نەکراوە ئەگەر بێت و هەموو ڕێکارەکان جێبەجێ بکرێ بە تەواوەتی نرخی دۆلار دێتەوە سەر ئاستی بانکی ناوەندی و هەموو کەسێکی سوودمەند دەبێت و بازرگانەکانیش ئەو کاتە ئەو کەسانی کە بە کۆمپانیای ئاڵوگۆڕی دراویان هەیە ئەوان شەر بە هەمان نرخی بانکی ناوەندی دۆلار ئەفرۆشن و دەیکڕن زانیارەکانی شت زانە وەڵام منەمێ باسی ئەوشکەم لەم چەند ڕۆژی پێشوە ئێمە لە نێو بازاری وشکە فرۆشان من سەرەتا لە ویستیشمەوە بکەم لێ پێما بە سەوتەکەم بچڕا باسی ئەوم کرد کە
ئەو بابەتانی کە پێداویستی سەرشین یعنی بابەتی خواردن ئەو فرۆشارانە یاخودوانی کە لەناو بازارە بە فرۆشارانی جوملە ناسراوەوانی کە ئەو کاڵایانایەنن بە جوملە دەیدەنە دوکانەکان و یان ئەیدەنە شوێنە ئەو شوێنانی کە لێ فرۆشتێ ئەوان باسییان لەوە کرد ئەم ناجێگیری ئەم بەرزی و نزمبوونەوەیە ئەویش کاریگەریکی زۆری هەیە لەسەر دۆخی هاوڵاتیان بۆ چونکە زۆر کاتە و کاڵایکی هێنن ئەوانە بێ بەردەوام چاویان لەسەر نرخی دۆلار بێ بزانن ئەو کاڵیان کە هێناوە بۆ نمونە لە کاتی 160 دلار یاخود 160,000 بەرامبەر بە 100 دلار هێناویانە ئایا بەرز بۆ تۆ بۆی ئەمان زیادی بکەن یاخود نزم بۆ تۆ بۆی کە کەمتر بیفرۆشن ئەمەش هەم ناڕێکێکی دروست کردو لە بازارڕەکە و هەمیش کاریگەری خسۆتە سەر ناجێگیربوونی نرخی کاڵاوشمەکەکان لە بازاردا. سوپاس بۆ تۆ ئەمیر لە سلێمانیەوە لەگەڵمان بووی بە ڕوخسەتی دکتۆر ئەچینە لای کاک هەرێم ڕێبوار کاک هەرێم سڵاوت لێبێ ئەوەی کە تۆ شارەزایەک لە ناو بازاری کاخەزە دراوە کاخەزیەکان مەسەلەن ئەو بەرزون و زمیانەی بەهای دیینار و دۆلار بۆچی ئەجێڕیتەوە مەسەلەن کە لە دوانێکی سیاسی ئەدرێ کاریگەریەکە لە بازار یان مەسەلەن کە وەکو ئەوترێ ساڕوخێگەتەقە یان شەڕێگەکرێ کاریگەریە خاتە سەر بازارڕەکە ئێوە هەستی پێکەنیان شتی سەرف دارایی و بانقیە. سڵاوتان لێ بێم کاتتان باش دیارە بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارە پێویستی ئێمە سەرەتا بزانین کێشە ئەساسیەکە لەکوێوە دەست پێەکە خۆی کێشە ئەساسیەکە گەڕێتەوە بۆ ساڵێک پێش ئێستا کە بانکی ناوەندی ئەمریکا و فێدراڵ ڕزێرڤی ئەمریکا ڕاستەوخۆ بانکی ناوەندی عێراقی ئاگادار کردەوە لەوەی کە ئێمە دۆلار وەکو بەشێک لە ئاسایشی نەتەوەی خۆمان ئەبینین لە بازاڕەکانە و ئەو دۆلارشی کە بەشێکی زۆریەتە عێراق و بەپێ و بە دوواداچوونانەی کە خەزێنەی ئەمریکا و سیاسەتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا کردێتی بەشێکی زۆری سپیەکرێتەوە بەشێکی زۆری دەوڵەتە دراوسێکارمان داوا لە عێراق بکە داوا لە عێراق کرا کە بۆ ڕێگەگرتن لە چوونە دەرەوەی لێچوونی دۆلار لە سیستەمەکەی و گەیشتنی دۆلار بەدەستی ئەو سیستەمانەی کە مەرغوب نین یاخود ئەو جۆرە سیستەمانەی کە پێی بڵێن لەگەڵ ئەو وڵاتانی کە لەگەڵ ئەمریکا ناکۆچیان هەیە ئایا چارەسەر بکە و نزیکترینی دەوڵەتیش کە ئەمریکەکان زیاتر مەبەستیان بوو وڵاتی ئێران بوو کە دۆلار بەو شێوە ڕاستەخۆی نەگاتە ئێران لەبەرەوەی لە ڕووی نێودەوڵەتیەوە ئابلوقی ئابووری لەسرە و هەتاوەکو ئەم جۆرە نیزامە لە ئێران بەردەوام بێ ئەمریکەکان هەموو شێوەیە ئابلوقی ئابووری خەنە سەر و بە جێبەجێکردنی بەشێک لەم ڕێکارانەش بوو بەهۆی ئەوەی کە دۆلار دیسان حرەکە بکە و وەکو بینیمان لە ساڵی پاراتان نزیک 175,000 بۆ 100 دلار ڕۆیشت چونکە تۆ لەمە دوایتر بە گوێرەی ئەو بەرز و ڕێنماییە نوێیانەی کە لە ساڵی ڕابردووە بانکی ناوەندی ئەمریکا لەسەر عێراقی سەپاندووە داواکردنی دۆلار بۆ پێداویستیەکانت پێویستی بە بەڵگە و وسوڵاتی ڕسمی و ڕوونتر و شەفافتر هەیەکەوەی کە پێشتر هەبوو و ئەمەم پرۆسەیەکیش ئەمریکیەکان دەمێکە خەریەکەن بە تایبەتی لە 2014 چەندجارێکە ئەم داوایەکرا بەڵام لەبەرەوەی کە عێراق تووشی شەڕی داعش و ململانەی ناوخۆی و کێشەی بنیادی بووەوە ئەم بابەتە کۆتایی یعنی داخرا دیسان لە 2020 کرایەوە کۆڕۆنای بەسەرهات داخرا بەڵام ئەمریکیەکان ساڵی پار نیاتی 2022 بە باشترین وەختیان زانی لەبەرەوەی کە ئەو وەختە کە ئەم داوایە لە عێراق کرا یەدەگی عێراق گەیشت بۆ سەقفی گەیشت 100 میلیارد دلار لە بانکی ناوەندی ئەو خاوەنی 40 تەنزێر بوو لە هەمووشی گرنگتر ڕوونی کەینەوە ئەوەیە کە ئەم 100 میلیارد دلار و ئەم 40 تەنزێڕێمەوە نەزانین کە لە بانکی ناوەندی حکوومەتی عێراقیە و لە بەغدا هەڵگیرا بەڵکو بە پێوە اتفاقی کە دوای 2023 لە نێوان ئەمریکا و عێراقا هەیە ئەو پارەی لە فێدراڵ ڕزێرڤی ئەمریکا دانراوە و هەیە لەوێ وجودی هەیە بەڵام حەسەب پێداویستی و تەڵەبی عێراق و پارەیە گەڕێتەوە و حەسەب ئەو ڕێکەوتنێش لە بینیانە هەیە ئەگەر ئەمریکا هەستی کە ئەو پارەی کە عێراق داوایەکە و دۆلاری داوایەکە سوء استیفادەی لێ کرێ و ئەبێتە هەڕەشە بۆ سەر دۆلاری ئەمریکی کە ئەمریکیەکان وەکوتم بەشێک لە ئاسایش نەتەوەی خۆیانەی بینن ئەوان سەراحەتی ئەوان هەیە کە دۆلارەکە نەنێرن ئەمە کێشە ئاساسیەکە یعنی کێشە ئاساسیەکە پەیوەندی بەوە هەیە کە کۆمەڵێک مەرز و ڕێنمایی لەسەر جێبەجێ کراوە ئەگەر جێبەجیان نەکەی سەرچاوی دۆلارەکەت لێگیرێتەوە چونکە تۆ خۆت خاوەنی سەرچاوی دۆلارەکەنی کە سەرچاوی دۆلار لێگیرێتەوە دۆلار کەمتر دێتە عێراقەوە ئەبێتەوە ئەوەی کە تەڵەبێکی زیاتر هەبێت لە سەر دۆلار کە تەڵەبی زیاتر هەبوو لە سەر دۆلار ئۆتۆماتیکیان سعرەکەی لە بازاڕەکان بەرز بێت بڕیارەی کە لێرە دکتۆر کاروانیش باسی کرد مەسەلەی کە لە 2024
ئەو هەموو مامەڵێک بکرێتە دینار ینی دراوە قورسەکان بچێتەوە دەستی دەوڵات ئەمە تا چەند کاریگەریە بێ لەسەر چارەسەرکردنی ئەو دۆخەوە ئەوەی کە بەڕاستی مەسەلەن مەسلەی بارگرانایی لەسەر شانی خەڵک کەم بێتەوە. طبعا مەسلەی ئەو قەرارەیە شکل ئەو قەرارانە کە نەک ئێستا پێویست بوو کە چەند ساڵێک پێش ئێستا بدرێ بەبێ ئەوەی کە هیچ لایەنێک زەختمان لێ بکات چونکە لە هیچ وڵاتەکانیە کە دوو عملە ئیش بکات ئێمە لە وڵاتێکە ئاژین لە وڵاتی وەکو عێراقا دوو عملە هەیە لە هەر شوێنێک لە هەر مارکێتێک لە هەر دوکانێک لە هەر جێگایەک بتەوێت کە کاڵایەک بە دۆلاری ئەمریکی بکڕی مامەڵێک بە دۆلاری ئەمریکی بکری ڕاستەخۆ لێت وەرەگیرە بۆ توور دەکرێتەوە هیچ ئشکالێتێک نییە لە کاتێکا کە لە هیچ دەوڵەتێکە بەم شێوەیەنی حتا لە دەوڵەتە دراوسەکانمان یعنی تۆ بۆەوەی کە 100 دلارت پێ بیکەی بە عملێ وڵاتە بێ بچیتە ئەکسچێنجێکەوە بێ بچیتە سەرافێکەوە لەوێ پارەکەت وردکەیتەوە بەڵام لێرە لە عێراق ئەمەش چییە بێتە هۆی ئەوەی کە دۆلارێکی زۆر لە دەست خەڵک بێ و تەڵەب زیاتر بێ لەسەر دۆلار بەفیعلی و بەکارهێنانی دۆلار لە کڕینی سیارە لە کڕینی خانوبەرە لە کڕینی ئەمانە ینی بۆ خۆی کارەساتێکی گەورەیە ئەو هەنگاوە هەنگاوێکی مهمە کە تۆ وڵاتەکە یەک عملەی تیابێ ینی ئەبێتە هۆی ئەوەی چیوێتە سویلەیەکی دۆلاری زیاتر لە بانقەکانە دروستە بێ و بنەتیجا بێتە هۆی ئەوەی کە لە جیاتی ئەو بڕە دۆلاری بەکارێنرێ دینار بەکارێنە فەتەڵەبێکی کاتی لە بازارە دروستە بێت لە مقابلی ئەو دۆلار و دۆلارە چێتەوە ناو بانقەکانەوە بێتەوە بە سویلە بەڵام من پێم وایە ئەمە چارەسەر نییە بەڕاستی وەکو وتم ئەگەر ئێمە بە دوای چارەسەر حەقیقەکە بگەڕێن کە تۆزێک پێش ئێستا باسم کرد ئەوەیە کە ئێمە پێویستە کۆتایی بە نفوزی ئێران لە عێراقا بێنین پێویستە کۆتایی بە و لێچوونە گەورەی کە یعنی تۆ کێشەکەت لە شوێنی شکێ دی بە شکڵێکی تر چارەسەریەکە یعنی بەڕاستی بەڕای من ئەمە چارەسەر نییە کە بانقی مرکزیەوی کە معاملەکە بە دینار دوورمەودای چاوەڕێکێگەر بە شێوە بەردەوام بێ ینی خۆی کێشە ئەساسیەکە لەوە نییە بەهای دۆلار زیاتر بڕاتە سەرەوە کاکەرێم من پێم وایە بەهای دۆلار بە دڵنیاییەوە لە ماوەکانی داهاتووترا زیاتر سعرەکەی بەرزە بێتەوە و حت چەندیش نزیک بینەوە لە نهایەتی ساڵ پێم وایە دۆخەکە زیاتر خراپە بێ و چاویشمان لەوەیە کە بزانین کەی سوودانی سەفەری ئەمریکاکە لەبەرەوە یعنی حدەسێکی گەورە ئەبێ بۆ ئەوەی کە ئایا بزانین باس هەر چەند سەفەرەکەی تاخیرتر کە درەنگ بچێتە واشنگتۆنەوە نزیکتر بینەوە لە سەری ساڵ شتێکی باش نابێ بۆ دیناری عێراقی دیناری عێراقیش ئێستا ینی لە ڕووی ئابووریەوە دۆخی عێراق دیارە ینی سەرچاوی دۆلار کێشەی لە سەرچاوی دۆلارەکەی لە ڕووی سیاسیشەوە ئێستا ئێمە خەریکا چینە ناو تا ڕادێک ململانەیەکی ئیقلیمیەوە و بە زۆر هێزە عێراقیەکان هەندێک لایەنی دژی سیاستی ویلایەتێکەکانەوە عێراق بنە شەڕێکەوە کە شەڕی عێراق نییە بەڕاستی ئەمە ئەویش مەسلەی تێوەگرانیەتی لە شەڕی فەڵەستین ئیسرائیل کە هێزە شیعیەکان بەردەوام زەختەکەن و ئەوە چەند جارێک بینیمان کە مناتقەکانی ئەمریکی لە عێراقا بردومانەکرێن و لە بیریشمان نەچێ ئەمە لە دوای 2023 یەکەم جارە حکوومەتی ئەمریکی و حکوومەتی کەنەدی قەرار بن کە دیبلۆماتەکانیان لە بەغدا و لە هەولێر ئەوانەی کە یەدەگن بیان کشێنەوە و ئاگاداری هاوڵاتیەکانیان بکەنەوە کە سەفەری عێراق و هەرێمی کوردستان دەکەن تەبعاً لە دوای پرۆسەوە ئەمە یەکەم جارەکە ئەمریکا دیبلۆمات لە عێراق بکشێنێتەوە و بە هاوڵاتەکانیشی بڵێ کە ڕاستەخۆ سەفەری عێراق مەکەن کەواتە حدەثێکی گەورەتر هەیە ڕوو ئايات کە ئەمە پێویستە هەڵوەستەی لەسەر بکەین کە تەئسیراتی بەدڵنیاییەوە لەسەر عملەی عێراقی بە لە داهاتوێکی نزیکە. باش زۆر باشە دکتۆر ینی بەر لە ئەوەی کە پرسیارێکم کردوتم ئەو پارەیە گاچە هەرێمی کوردستان کە بانقی مرکزی ڕاگەێنێت مەسەلەن ڕۆژانە لە منەوە ئەوەندەم خستە بازاڕەوە ئەوە گاتە هەرێمی کوردستان بۆچی کاریگەر لەسەر بەرزی و نزمی هەیە دوایە چین هەندێک پرسیاری تر کە ڕەهەندی سیاسین خۆی کاکجانەوە گوتم ئەوە خستنە ڕوو عەرز و تەڵەبی ڕەسمیە ئەچێتە دەستی کێ و پارێکە خۆی ئەوانە کە فرۆشن بە چەند شوێنێکی محەدەد چەند بازرگانێکی محەدەد لێوە شو ئەم پارە شۆڕە بێتەوە بە بازرگانی سانەوی ئەوانیش بە پێی تێگەشتنیان لە ڕووداوە سیاسەکان و مامەڵە بکەن بەوە مامەڵە بکەن بە پارەوە مڵک بکڕن بەرهەم بکڕن شت هاوردەکان پێی نەفسێتی ئەوان تەسی دەکاتە سەر چەندێک لەو پارەی ئەوان ئەچێتەوە ناو بازار ئەمە یەکێک لە خاڵەکان ینی کەواتە هەم مامەڵە ڕسمیەکە خستنە ڕوو لەگەڵ عەرز و تەڵەبی ڕسمی و عەرزی تەڵەبی ناڕسمی ئەو دوانە کاریگەری هەیە لەسەر جاری وای عەرز و تەڵەبی ڕسمیەکە هیچ عیبی نییە بەس ناڕسمیەکە تێکیە خەڵگەیە زۆر جار ملیۆنەرە یعنی ئێستا بۆ ئەو برادەرە خوێندیەوەتی 100 دینار دابەزی لەوانەیە بۆ هەزارەها خەڵک کێشەی نەبێ بەس بۆ کەسێک
کە بای 10 ملیۆن دیناری هەیە و ئەزانێ بەیانی معلوماتی پێگات چونکە ئینساید ئینفۆرمێشن زۆر مهمە زۆر جار تۆ هەنێ معلوماتت پێگات لە شوێنێکەوە متابعەت هەیە لە عێراق لە ئاسی دەرەوە ئەزانی دۆخەکە بەرەو کوێ ڕات بۆ نمونە ئێستا قسە هەیە کە هێرشی زمینی بۆ غەزە دەستی پێکرد بێت ئەکرێ ئەمە دەستپێکێک بێت بۆ ڕاگەاندنی ئاگربەست بۆ ئەوی بەشەڕ کۆتایی بێت یعنی بە قووەی خۆی دەست پێ بکە ئەمە ئایا گرێبەستەکە بڵێن ئەو ڕێککەوتنێک کە لە دۆحە بەتەمان بیکەن بۆ ئەوەی ئاگربەست ڕاگەین ئایا ئەمە هەڵنابەشێنێتەوە و ئایا ئەو نیێتە هەڵنابەشێنێتەوە شەڕەکە بەردەوام نابێت فراوان نابێت ئێران لێەوە هەڕەشەکات چونکە ڕیشی ئەمریکا لێرە ناحقایە بۆیە ئەمانە تەسیری هەیە ئەم هەواڵانە تەسیری هەیە بەڵام من یەکەم نامەوێت خەڵک بترسێت دووهم ئەوەی کە بۆ من زۆر گرنگە چونکە من چەند جارەگەر ئاستی شخصیە خەڵک پرسیاری کردبێ لێرە لەوێ ئێمە لە خزمەتیان نابووین و بەنامە بە هەرچێک بووبێ بە زۆر جار لە تیڤی حەزم نەکردووە بەڵام دۆلار وای لێ وای لێ وای لێ نایەت چونکە زۆر جار هەیە وەک خۆی تێناگا لەوانەیە زەرەکە هەیە باش تێگا بە جۆرێکی تر بەڵام تەنها ئەوەیە یعنی کاتێک کە مامەڵەی هەموو ناوخۆی عێراق کرێ بە دینار ئەمە وەکو هەواڵ نەفسیەن بازرگانەکان وا لەیە کە بچن دۆلارەکانە بفرۆشن بەس وەکو عەمەلی با من هەموو خەڵک ئاگادار بێ ئەم بڕیارە لە 2024 شا بدرێت چەند مانگێکی پێویستە بۆی ئەم بڕیارە ڕێگی خۆی داکوتێت ڕێگی خۆی داکوتێت بۆیە پێویست ناکە خۆیان لەلایەنی سایکۆلۆژی و تا خەڵکێت و پێویست ناکە خۆیان شبرزەکەن بڵێ بە سیارێک پێشتر توتە بە دەفتەرێک و ئەوەندە و نازامە و بێزەبت ئێستاڵێ بە 20 میلیۆن و 30 میلیۆن و 40 میلیۆنەوە تۆزێ پێویست ناکە خۆیان شپرزەکەن عێراق ئەوە قەیران و ئەوە وەزعی بەسەر هاتووە خەڵ خۆشە بۆ یعنی بە وەزع بەڵام ئەمە وڵاتێکی مستەقیل ڕیوان نییە کە خەڵکیش احتیاتی خۆی خستۆ چەند ساڵەکە کاگین بازرگانە ئەزانێ چی بکا بە دینارەکانی چی بکە بە دۆلارەکانی بەڵام من ئامۆژگاریم بۆ ئەو خەڵکانە هەیە کە ئەیانەوێت لەم دۆخەیە پارەیەکی کەمی هەیە بێ قازانچکە ئەو مجازەفە نەکات پارەیەکت دێ تۆ مامەڵە بە دینارەوە ئەەکەی دەزمایە دینارە بە هەر دینارە دەبێت ئەوان هەر ئۆڵڕێدی بەتایبەت ئەوە مانگی ئەچینە مانگی 11 مانگی موچێ مانگی هێژ نەدراوە ئەزانی وە یانچەکە کاک 2 ملیار و 250 میلیۆن دۆلار لە بازار کشاوەتەوە یعنی تۆ کوایە جەستەیەک بێ خۆی خوێنی کەمە بێ دەبڵی لێ دەربێنی هەر ناتوانێت هەڵسێتە سەر پێ ئێستا ئەمە کارەساتی گەورە ئەمەیە کاکزانە کارەساتی گەورە ئەوەیە بەرزکردنەوەی پلەی مامۆستایان و پەرزکردنەوەی پلەی فەرمانبەران کەم بۆتەوە ئەمە موچەکەیان کەم بۆتەوە لێرەشەوە بازار زەرەکە کارەسات ئەوەیە بۆ نمونە دامەزاندن وەستاوە دامەزاندن بۆ فلان و فیسار و فیزار هەیە و بە پارەی باشش کەواتە توانین بڵێن ئێمە خۆزگا گرفتەکەمان هەدینار بایە خەڵک موچە لە کاتی خۆیان وەرگێت ئەوە پەیوەندە بە بانقی مرکزیەوە بەڵام ئەو زانیاریشەکە لەوەیە کە مەسەلەن دەمپێکی گەورە ناکات ئەو زانیاریانش کە لای منە ئەوەیە کە عێراق تا 160,000 بازارەکەی ناشڵەژێ ئەمریکاش ئەزانێت و عێرانیش ئەزانێت هەردووکیان بەلایەن و ئاساییە تا 160 بڕوە و خودی عێراقیش بەس ئیتر ئەو ئەم کۆمەڵی لە دوانانە ئەیان بۆ ئەوەی شەقامیان لێ نەجوڵێ ئەوە با ئەکەین و علی علاقەڵێ ئیشەڵا بڕیارێک ئاواعین و ئەو ئەڵێ وا ئەەکەین بۆ ئەوەی شەقام نەجوڵێ یان خەڵکی عێراق نەڵێک وەزعەکە بەرەو خراپترەوە یا ئەوان هەنگاوێکیانە ناوە ئەگینە ئەمریکا عێراق و ئێرانیش گەیشتنە دەو قەنەعەتێک کە عێراق بەرکەی گەڵای 160,000 شەگرێت نزم بێتەوە بۆ هاوڵاتیان باشە بۆ ئیشوکار باشە بۆ دۆخی اقتصادی باشە بەڵام ئەمە کۆمەڵی ڕێکاری جدی ئەوێ بە وڵاتێکە کرێت کە خاوەنی سیادەی بڕیاری سیاسی و اقتصادی بێ کاکە عێراق تۆزە بەرەو ئەمریکا چ ئەمریکا ئەوەی گوێچکە ڕاکێشە لەو لاوە ئێرانش گوێچکەکەی تریەگرێت ئەویش مەستەحەتیە لە عێراق ئەویش مەستەحەتیە لە عێراق ئێستا مەسەلەی داخستنی ئەوەی کە سەدر داوایەکە ئەمە چ تەڵێکی تر چ بەڵایەکی تری بۆ عێراقیان بەدواوێت چ شتێدا ئەو باڵێزخانەی ئەڵێ بێ باڵێزخانەی ئەمریکا لە بەغداد دابخرێت وڵای کاکزانە من هەر هەواڵش کەوتی بۆ شەڕی غەزە خۆپشاندانی ملیۆنیەکەن و هەڵبژاردن سەنگێکی مەحەک بوو ڕاستە دەنگی هێنا بەڵام لە مناوەراتی سیاسیە من هەمیشە وتومە سەدر سێ گێم یاری کرد گێمی یەکەم مەرحەلەی پێش هەڵبژاردن گێمی یەکەم هەڵبژاردن ئەمە دوو گێم لەم دوو گێمە بردیەوە بەس لە گێمی مناوەراتی سیاسیە بەڕاستی سەدر
ئەبێ بەخۆیان بچێتەوە هەموو حیزبەکەشی کە لە مناوەراتی سیاسیە زیرەک نین لە علاقات و دیبلۆماسیەتی سیاسیە زیرەک نین بۆیە ناچار ئەم شتانە ئەکا بۆ ئەوەی کە بێتەوە ناو شانووی سیاست بۆ لەبەرەوەی لە تاریخی هیچ کابینەیەکی حکوومەتی عێراقیە هیچ کابینەیەک لە 2023 و پێتەڵە بکارگزارە هیچ کابینەیەک بەقەدەر ئێستا بەهێز نەبوو هەم لە ڕووی پێگەنەرەکانیەوە ڕاستە گرم و کێشە هەیە لەسەر مەساڵح لەسەر بەرژەوەندی بەڵام توانرا زۆر بەباشی کۆ بکرێنەوە و حکوومەتێکیان دروست کردووە تا ڕادەیەک ئەتوانن خوان بە بەهێزترەزان لە حکوومەتەکانی پێشوو ئەمە قورسە بۆ سەدر لەم حاڵەتە بتوانێت ئەگەر گۆڕانکاری جەزری ڕوونەیە بۆ ئەم شەڕە بە تاواتی بگوازرێتەوە چونکە ئەوە لێرە ئەگەر ئەم شەڕە بڕوا و ئەم دانوستانی قەتەر سەر نەگری حتمما ئێرانێتە ناو یاریەکە حتمما بنکەی ئەمریکی هەیە لێرە لە عێراق لەم شوێنە شرانە ئەمانە بە تەواوی بشێوێ و کاتە سەدر خۆی وەکو بەدی تەرحەکە بەڵام بەم جۆرە لە ئێستای حکوومەتەیە سەدر ناتوانێت شتێ بکە ئەتوانێت خەڵکی خۆی بخاتەوە پێش دۆخی هەڵبژاردننی ئەتوانێت شتێ بکە مەسەن و خۆپشاندانی میلیۆنی ئەوی کە ئەیڵێ شەقام پڕکا لە خەڵک لە بەرامبەر داخستنی باڵوسخانی ئەمریکاش دۆلارەکانی ئێمەش لە ئەمریکا آخر خۆی سەدر پەیوەندی لەگەڵ ئێرانە خراپە ئەو خۆی تەڵەبی ئەوە خەڵک لەوە مەوزوعی عاتفیە بۆ ئێوەی کە لە پرسی ئێستا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان نەکرێ ئیتر لەوانەیە هێنێک بێوێ ئەمە وەکو مادەیەکی ئەلامی بەکاربێنێت ئەگەنا ئەمە ئەمریکا تەڕەفێکە لەم شەڕەیە و ئێران تەڕەفێکی ترە و ئەوەی چوارپەلی سەدری وا لێ کرد و یاین دووری خستەوە لە شانیا با بڵێ نەیتوانی دانوستانێکی واش باشکا لەگە وڵاتانی دراوسەیە خۆی بووە دۆلاری عێراقی بە خۆپشاندان دانابەزێ دۆلاری عێراقی بەڕێکەوتنی سیاسی دینار دۆلارەکە دابەزێ دۆلار دانابەزێ بە خۆپشاندان و دیناریش بە خۆپشاندان بەرز نابێتەوە بەڕێکەوتنی سیاسی بە عقلەتێکی دیبلۆماسی لە نێوان و بە دۆزینەوەی خاڵی هاوبەش لە نێوان عێراق لەگەڵ تورکیا لەگەڵ ئێران لەگەڵ ئەمریکا بەم جۆراگرێت یەک معلوماتی ترێ بەمە لە مێژووی هەموو حیاتە هەموو ژیانە ئەمە فاکتە ئەمە حەقیقەتە چۆن ئەڵێ ئاو لە پلەی لە سەد پلەی سەدیە ئەکوڵێ ناقەشەیتیانە نرخی شتومەک هەرگیز دانابەزێ هەل لە عالەمە وایە هەمیشە نرخی شتومەک بەردەوام بەرەو سەر ئەڕوا لەبەرەوەی بەرهەم زۆر ئەبێ بەرهەم زۆرە و خەڵک پێویستی بەپارەیە و لەگەڵ یعنی تۆ بینی و تەقەت نرخی کاڵە دابەزێ واز لە عقارات بێنە عقارات زۆر جاکە داشە بەس کەسەکە نایفرۆشێ ئەو عقارات وەکو دۆلار وایە وەکو عملە وایە نرخی شتومەک ئەمە بۆ معلوماتە بۆ خەڵک نرخی شتومەک هەرگیز لە عالەمە لەم وڵاتەوە بیگرە بۆ ئەو وڵات دابەزی بە خۆیە نابینێ مەگەر ڕسێشن قەیرانێکی زۆر زۆر گەورە ڕووبە ئەوە یەک دوو مەسەلەی هەڵاوسان تایبەت نییە بە عێراق کاکزانە ئێستا تورکیا ترسی لەوەیە بۆ ساڵی 2027 دۆلارێک ببێ بە 120 لە $1 کە ئەکاتە 4 ئەونی ئێستا کەسیتە لێ 30 لیرەی تورکیا ئێران بە هەمان شێوە وڵاتانی ئەسکەندەنافی وڵاتانی تر بەس تۆ ناتوانانی خۆ مقارنەکەی بە پاوەنی بەڕیتانی خۆ ناتوانانی مقارنەکەی بە دۆلاری ئوسترالی وانە چکە ئەمانە مرکزێتێکی سیستەمێکی مرکزیان هەیە چۆن بۆ نمونە تۆ ڕادیۆی تایمی سەوتەکەی ئێمە ئەوەمان نییە ها ئەڵێ دوگمەکەی شکاوە ئەی کێشی بە عەرزاڵێ بۆ تۆسەکەی ساڵێ ئێمە سیستەمێکی دارایی بانقی اقتصادی وا جێگیرمان نییە کاتێککە بەهای پارەکەت دا ئەبەزێ بێ لەناو بێ دەستکاری ئینترەزڕێتکەی بەڵێ وڵات چاکێکم نا بەدەزەوە نییە کەوێتە سەر بازار لەبەر ئێمە سیستەمی بانقیمان سیستەمێکی ترسێنیە کە جەمپێکی گەورە بکات تا ئێستا پەیوەند ئەگە دۆخی عێراقی ڕێگە بە بەرزە بێتەوە دۆلار ئەن دۆخی عێراق زۆر باش نییە بەس بەرژەوەندە سیاسی و اقتصادەکەی ئەمریکا و ئێران و هەنێ وڵاتە نایانەوەی عێراق عملەکەی خراپ بێت چکە زەرریانە ئەو بڕیارش کەوتم بۆ 2024 خەڵک زۆر پێویست ناکاشڵەژە بێت بشڵەژێت ئەو بڕیارە کە ئێن دوو حاڵەتە یا تەنفیزە بێت و سەرکەوتووە بێ یا تەنفیز ناکرێت تەنفیز نەکە هەروەگە ئێستەیە تەنفیزیش بکرێت تا ماوەیەک نرخی دۆلار بەرزە بێتەوە حتاوەکو بڕیارەکە ڕێگی خۆی داوت
زۆر باشە کاکەرێم هەمانەوە پرسیارە لە بەڕێز بکەم پێت وایە کە بەهای دۆلار بەرامبەر بە دینار جەمپێکی گەورە بکەوەکەوەی خەڵک لێ ترسێ بڕاتە پارەی خەیاڵی خۆی لە ڕاستە بۆ وەڵام دانەوە پرسیارە پێویستە ینی ئەمە هەڵوەسە لەسەر دووشت بکەین ڕوویەکی فەندەمێنتاڵی هەیە ئەوەیە کە باسی ئەومان کرد کاگەر هاتووە عێراق توانی ڕۆڵێکی دیبلۆماسی گرنگ ببینێ لە هاوسەنگ ڕاگررتنی پەیوەندیەکانی لە بینی ئێران و بانکی ناوەندی ئەمریکا وتوانێت ئەمریکا ئقناع بکە بەوەی کە بەم شێوەیە نردنی دۆلار بەردەوام بێ ئەکرێ بڵێن کە لەم سعرانە و سعری احتیممالی هەندێک دابەزینیشی هەیە و بە زۆرێک لە جۆرەکان لە مابینی 150 بە 160 دینارە جێگیرە بێ حتاوەکو ئەو اتفاقە سیاسیە بەردەوام بێ و ئەو گفتوگانە بگەنە نەتیجە بەڵام ڕوویەکی تری هەیە ئێمە لە ڕووی تەکنیکاڵەوە ئەگەر تەمەشای بازار بکەین ئێستاگەم لە حەزە بکەین لە ڕووی تەکنیکاڵەوە و شەمعاتانەی کە لە بازارە هەیە دیناری عێراقی لە منتیقەی 160,000 نقطەیەکی مقاومەی هەیە باشە نقطەیەکی ئەوەی هەیە کە بازارەکەی هێشتان ئامادە نییە کە بۆ ئەوەی کە سعرەکەی زیاتر بڕوات باشە و بەڵام ئەگەر دۆخێکی لە ناکاو بێوێت لە هەر حاڵەتەکە بێ ئەم دینارە لە 161,000 دینارەوە بچێتە 63 وا ئەکات کە عملەکە زیاتر لە 10 بۆ 15,000 دینار بچێتەوە نزیکی 175,000 دینار سەبەبەکەشی ئەوەیە کە عادەتەن تۆ لە منطقەیەکی لەم شێوەی لە منطقەیەکی مقاومەی لە ڕووی تەکنیکیەوە کە ئەو منطقە مقاومەیە تێ ئەپەڕێنە دوایەوەی کە ماوەیەکی زۆر ئەمێنێتەوە کە تێ ئەپەڕێنێ شتێکەیە لە بازاڕاوەیە کە پێ پانیک بای و پانیک سێڵمانە یعنی پانیکێک دروست دەبێت لە بازاڕای در هەست هەمووی هەستەکە کە لەوانەیە بچێتە 200,000 و زیاتر احتیمالی هەیە زیاتر بڕوە نرخەکەی پانیکێک دروست دەبێت کە هەموو کەس حەزی لێ بکرێ لە بازارەوە هەموو کەس وازانێت شتەکە بەشێکی پەیوەندی بە سایکۆلۆژیەوە هەیە ناگەڕێتەوە بەڵێ بەشێکی پەیوەندی ینی ئەوە لە ڕووە تەکنیکەکەی کە باسەکەین پەیوەندی بە سایکۆلۆژیای کڕیار و سایکۆلۆژیای ئەوەی کە لە ناو بازاڕایە و درایڤی مارکێتەکە بۆ ئەوەی کە سعرەکەی بگاتە نقطەیەکی تر ئێستا دڵنیاتەکەم ئەگەر 61 و 62 تێپەڕان نقطەی داهات و 75 لەبەرەوە لەو مابینایش نقطەیەکی ترمانیە بەڵام کە گەیشتە 75 بەڵام پێشتریش 75 دیەوە وەکو نقطەیەکی مقاومەی تر چیەکە وەکو نقطەیەکی مقاومەی تر تەعامل لەگەڵ دیناری عێراقیەکە بۆ ئەوەی کە دیسان سعرەکەی تەدریجیان ئەگەڕێتەوە کاتە دێتەوە 61 و 62 کاتە یاریەکە لە بینی وە منە 61 و 62 بۆ 75 بێ بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاک هەرێم ڕێبوار شارەزا لە بازاڕی دراوە کاخەزیەکان سپاس بۆ بەڕێز دکتۆر کاروان حەموو ساڵح ئابووری ناس و چاودێری سیاسی لەگەڵ هاوکارانم بەیەکەوە بەرنامەی ڕانمان پێشکەشکردنەوە شەمانەتی خوای گەورە بنخواتان لەگەڵ